بەڕێزان گفتوگۆ دەکەین لەبارەی پێشنیازەکانی دۆناڵد ترامپ بۆ ئاگربەست لە نێوان ئیسرائیل و غەزا یاخود حەماس نەگەر ئاگربەست هێنانەکایەی پرۆسەی ئاشتی و ڕاگررتنی جەنگ و کۆتاییاتن بەو جەنگە ماڵوێرانکەری کە زیاتر لە 7,000 کوژراوی لێ کەوتۆتەوە. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین بە میوانداری دکتۆر نۆزادی تۆتی پسپۆر لە سیاسەتی نێودوڵەتی. دکتۆر سلااوت لەبێم کاتت باش سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان. با لە پێشنیازەکانی دۆناڵد ترامپەوە دەست پێ بکەین. ئەم پێشنیازانە خواست و داواکاریەکانی ئیسرائیلی تێدا جێگیر کراوە؟ بەڵێ دووبارە زۆر سپاس. وەک ئێوەش ئاماژەتان پێکرد بێگومان لە 20 ستەمبەر ینی پێش دڕۆژ ترامپ ڕێککەوتنەکەی بەڵاو کرد یاخود دەتوانم بڵێن نەخشارەگایەکەی بەڵاو کرد کە زیاتر 20 خاڵی تێدا بۆ سەبارەت پرۆسەی ئاشتی لە بین ئیسرائیل و فەڵستینیەکان لە کارتی غەزە لەو 20 خاڵێک کە بەتایبەت کوشکی پێش بەڵاوی کردەوە خاڵی زۆر گرنگی تێدا خاڵە گرنگیەکانی دەتوانین بە گشتی باسی بکەین ڕاگررتنی دەست بەجێ ئاگربەستە بەتایبەت ئەگە هەردوو لایەنەکە ڕازی بن حتا ئێستای وازانن کە لەو دیدارەی کە نەتەنیاهو لەگەڵ ترامپی کردیم باسیەوەی کرد کە ئێمە ڕازیە بە نەخشە ڕێگەی کە ترامپ خۆی داینایتی کەواتە لایەنی حەماسماوە حتا ئێستا بە شوەیەکی کونکرێتی وەڵامەکەی ناتەوە ئایا لەسەر ئەو ڕێککەوتنە لەسەر ئەو خاڵانە ڕازیە یان ڕازیە بەڵام بە شوەیەکی گشتووە ئاماژان پێکرد خاڵە گرنگیەکانی ڕێککەوتنەکەوەیە کە دەست بەجێ شەڕەکە ڕابگیرێتن لە مای 72 کاتژمێر ئەو گرۆگانەکان ئازاد بکرێتن دووبارە حکوومەتێکی ڕاگوزەر لە فەڵستین دەکارتی غەزە دروست بکرێت بەتایبەتیش لەسلان کومەلێک پسپۆری دەرەکی دۆناڵد ترامپ و تۆنی بلێریش کە بەشدان لە سەرکرداتیکردن ینی ئەو حکوومەتە و کاروبارەکانی غەزە بەڕێوە بەتن خاڵی لە هەمووان گرنگتر بەتایبەتیش ئەوەی بە نسبەت ئیسرائیل گرنگیاوەیە کە بە حەماس هیچ ڕوڵێکی لە کارتی غەزە نامینیت هەموو تونێلەکانی کە دروست کردە دەبی لەناو ببرێتن چەکێکی ڕادەست بکرێتن و خۆشی هیچ ڕوڵێکی نابی تایبیتن و دەبی خۆی هەڵباشین یاخود هیچ ڕوڵێکی لە مستەقبەلی کارتی غەزەدا نابینیتن بەیامەتی دەوڵەتانی عەرەبی هێزێکی ئاشتی پارێز یاخودا بڵێن هێزێکی نێودوڵەتی دروست دەکرێت دەوڵەتانی عەرەبیش بەشدارن ئەو هێزە بەرپرسیارەتی ئەمنی لە کارتی غەزە دەگریتە بەراوجە دەست بکرێت بە قۆناغی تر کە پێڵێن ئاوادانکردنەوە چوونی یارمەتیەکان بوو کارتی غەزەوانە بەڵام بەگشتی بڵێم ینی بەڕاستیژی ئەو نەخشە ڕێگایە کە ترامپ باسی دەکەتن ڕێک ئەو هەمان ئەو ئەهدافانە هەمان ئەو ئاماجە کە ئیسرائیل هەیەتی ئیسرائیل لە سەرەتای جەنگێکەوە زۆر بە وازحی دەڵێتن حەماس هیچ دەسەڵاتی لە غەزە نامیت مستەقبلی لە غەزە نیە دەبی خۆی هەڵبواشنیت چەکەکانی ڕادەست بکەتن و حکوومەتێک ئەگە دروستیش ببیت حکوومەتێک بیت بە هیچ پەیوەندێکی بە گروپە ئیسلامیەکانەوە نەبیت کەواتە هەمان ئەو خاڵانە لە نەخشارەگای دڵات ترامپدا بە تەواوەتی جێگەی کردوتەوە کەواتە دەتوانین بڵین هەردوو ئامانجەکەی یەکمە بەسییان هەیە هەم نەخشارەگایەکەی ترامپ هەمیش ئەگە شەر بەردەوامی چ شەر بەردەوام نەبیت یەک ئامانجاویش حەماس مستەقبەلی نییە لە کارتی غەزە. باشە دکتۆر تەنها مستەقبەلی نییە یانەما ئەکرێ ئەمە کۆتایی حەماس ناو بنین چونکە دەڵێ دەبێت چەکەکانیان ڕادەست بکەن لێ خۆشببوونیان بۆ دەردەچێ بۆوانیان کە ماون خۆیان ڕادەست دەکەن و لە جێگەیەکی پارێزرا و لە وڵاتی کە وەریان دەگرێت دواتر بێگومان دەست نیشانەکرێ بچنە دەرەوە یان ئێمە کۆتایی پێێنان بە حەماس نییە؟ پێگومان وە کۆماژان پێکردیکە لە خاڵە گرنگیەکان کە ئیسرائیل زۆر مەبەستیتی ئەوەیە کوتایی پێینانی حەماسە وەختی چەکی خۆی ڕادەست دەکرد هەموو تونێلەکانی کە بۆ شەر ئامادەکە بۆ هەڵ لەناو دەبرێتن دەبی خۆی ڕادەست بگەتن و هیچ مستەقبلێکی لە کارتی غەزە نەبیتن نە لە ئێستا و نە لە ئایندەدا نە مباشر نە غەیری مباشر کەواتە مەبەستی ئەوەیە کە حەماس بەفعلی هیچ کارگەریەکی لە سەر کارتی غەزە نامیت ئەوەش مانای خاڵاشانەوەی حەماس ینی دەبیت بە زۆری دەیانەوێت حەماس خۆی هەڵبواشینیتن وەرە هێزێکی سیاسی نامینیتن لە عنی دەوری نامینی لە قەزیای فڵستیندا ئەوەش مانای ئەوەیە بێگومانەوەی کە جنابەت ئاماژە پێگرت هەمان ئەو ئامانجای کە ئیسرائیل لە سەرەتای شەڕێکەدا باسی دەکەتن کاڵێتن دەبیت حەماس لەناو ببین هەموو توانە سەربازی سیاسیەکانی لەناو ببین و دەبیت خۆی هەڵبواشنیت و ئەوەشی کە دواتر بەلێ ڕێگە دەدرێت کە بچن لە دەوڵەتێکی تر لەجوی سیاسی وەردەگەن یان لەوێ دەژین یاخود ئەوەی کە لێبوردنی گشتی بوویان دەکرێت بوو چەکدارەکانی ئەوە شتێکی ئاسایە بەڵام کۆماژان پێکرد خاڵ هەرە گرنگیەکانی ئەوەیە چ لە نەخشەرگەی ترامپ چاوەی کە نەتەنیۆ خۆی ئاماژەی پێکرد لە سەرەتای شەڕێکی ئەڵێن کە چ بە شەڕ بیت
چه بە ئاشتی بیت ئێدی دەبیت حماس هەڵبواشێت دەبیت مستقبل بە هیچ شێوە مستقبلی نە حماس و نە گروپێکی ئیسلامی لە کارتی غەزە نامیت تا کامەژە بێگە حکوومەتێکی ڕاگوزەر لەوێ دروست دەکرد ئەو حکوومەتە ڕاگوزەرە لە خەلکی تەنقڵات پێک دێتن یعنی لە خاڵەکانی کە باسی دەکرد لە خەلکی تەنقڵاتە خەلکێکی فڵستینی احتمالە سەر بەخوبن بەڵام بردێکی هەیە ئەو بردە لەلایەن دۆناڵد ترامپ و تۆنی بلێر سەرپەرشتی دەکرێت و خەبیری نێودوڵەتی و خەلکی ئەوە تێدایە باید چوون ئەو وڵات ینی بەگشتی ئەوەیە کە کارتی غەزە دەبی لە هەموو چەکێک دابماڵیت کە پێڵێن دیمیلیتریزیشن ئەوەی کە بە ئینگلیزی پاڵین دیمیلیتریزیشن غەزە ستریپ ینی ئەوەی کە پێڵێن کارتی غەزەوەوە باشە دکتۆر ینی پێشتر نەتەنیاهۆ بەنیاز بوو غەزە تەخت بکە وەکو خاک تەختی بکە و دواتر لەگەڵ دۆناڵد ترامپ ینی پلانەکەەوە بوو کە غەزە ئاوادان بکرێتەوە وەکو ناوچێکی وەبەرێنان وەکو ناوچێکی پیشەسازی ئێستا ئیتر بە پێم بڕیارە غەزە وەکو شوێنی نیشتەجێبوون ئاوادان دەکرێتەوە لە ئایندەدا و خەڵکەکەی سەرپشک دەکرێن لە نێوانەوەی کە غەزە جێبێڵن یان بمێنەوە لە غەزەیە ینی ئەمە مانەوەی غەزە نییە ئیسرائیل پێشتر بەنیاز بم خاکە بکاتە بەشێک لە خاکی ئیسرائیل و ببێتە بەشێک لە خاکەکەی بەڵام ێستا بە پێم پێشنیازانە بێ غەزە وەکو خۆی دەمێنێتەوە ڕاستە هێزی ئیسرائیلی تێدا دەمێنێ من پێم وایە هەر دامانجێکە زۆر زۆر لێک نزیکە ئەوەی کە وەکو ئاماژان پێکرد ئەوەی کە نەتەنیاهو یاخود ئیسرائیلدا لێ لە سەرەتای شەڕێکەوە ئەوەیە کە بە تەواتی کارتی غەزە کۆنتڕۆل بکرێت حماس تێدا نەمینیتن ڕاست ئەوان احتمالە باسیەوەیان دەکرد احتمالە خەلکێکە بە تەواتی دۆناڵد ترامپیش وەختی خۆی پیشنهادێکی وای هەبوو کە لەوێ نامینین خەلک ببیتە ناوچەیەکی بازرگانی ئەوانە بەڵام ئەوەی کە دۆناڵد ترامپ ئێستاش ئەڵێت بەڕاستیژی زۆر نێزیکە لێ لەبەرەوەی کە تۆ کارتی غەزە بە تەواتی هیچ هێزێکی سەربازی تێدا نەما خول لە خاڵەکەی کە لە خاڵەکان باسیەوە دەکەن کە پرۆژەی گەورەی بازرگانی لەوێ بکرێتەوە بەڵام خەرکێکە ناچار نەکرێت بە زوو لەوێ دەربکردن بەڵام هەموو ئاسانکاریەک دەکرێت خەلکیکەش لەوێ نەبینیت کەواتە من پێم وایە بە شێوەیەکی غەیر مباشر هەمان ئەو پرۆژەیە کە نەتەنیاهو دەیوێت بە ڕێگەی شەڕەوە دەستەبەر بکەن و کامەژان پێکرد چ ناحیەی سیاسی بێت چ لە ناحیەی ئابووری بیت چ ناحیەی سەربازی بیتن لەبەر ئەمە نەخشە ڕێگای دۆناڵد ترامپیش زۆر زۆر نێزیکە لەوەی وە کامەژان پێکرد ڕاست ئاڵێتن خەڵک دەبی ناچار نەکرد وڵا کارتی غەزە بەجێ بڵم بەڵام کە کاتێک هیچ هێزێکی سەربازی نەما ئیدارەیەکی نێودوڵەتی بەڕێوە ببێتن بکرێتە ناوچەیەکی بازرگانی گەورە پرۆژەی لەوێ دروست بکرێت و خەڵک یارمەتی خەڵکیش بدرێت بێگومان ئەوەش مانەوەیە کە هێزە ئیسلامیەکان یاخود تەنانە فەڵستینیەکانی ڕوڵێکی گەورەیان نابیت لەو ئەوەدا ناوچەیەکی بە تەواتی ئەوە دەبیت بازرگانی و خەڵکیش وەکو ئاماژەم پێکرد ناچارناکی لەوێ دەربکرد بەڵام وەکو ئاماژەم پێکرد بەڕاستیژی مەبەستەکەی دۆناڵد ترامپ ئەگەر تو خاڵەکان بە تەواتی بخینی هەر ئەوە دەردەکەویت کە سەرەتا ئاماژەم پێک ینی بەشێوە غیر مباشرش احتمال هەندانی خەڵک بیت وای لەوێ نەمینێ ینی بکرێتە ناوچەیەکی بازرگانی چکۆ باسی پرۆژەی گەورەی وە بەرەینان لە کارتی غەزە دەکرێت باشە کەواتە دکتۆرەکرێ بڵین بە شەڕ بێ یان بە ڕازیبوون بەم پێشنیازانە بێ بە ئاشتی هەرێک ئامانج بەدیدێ ئەویش ئەوەیە کۆتایی حەماس و غەزە دەبێتە خاکێکی تر ئیسرائیل مامەڵەی پێوە دەکا بەڵێن ئیسرائیل تەعاملی لەگەڵدا دەکا بێگومان ئامانجێکی هەراوە چ بە شەڕ بیت چ بە ئاشتی بیت چ بە دیالۆگ بیتن یعنی ئەوەی کە نەتەنیاهو دەیگوت دەیویست لە ڕێگەی ئەبرازی شەڕەوە کارتی غەزە بە تەواتی کۆنتڕۆل بگێتن و حماس لە ناو ببێت و تونێلەکان لە ناو ببێت و دواتریش احتمالە هانی خەلکێکە بدات بە شاکی مباشر بیان غیر باشن کارتی غەزە جێبێڵن بەڵام ئەوەی نەخشە ڕێگەی کە دۆناڵد ترامپیش ئاڵێت لە ڕێگە ڕاستە ئاشتیە دیالوگە دانوستاندنە بەڵام بەڕاستیژی هەمان ئامانجەیە بە شێوەیەکی تر وەکو گوتم بە شێوەیەکی سیاسی دیبلۆماسی حماس ینی هیچ بژاردەی باشی ینی هەردووی خراپە ینی چه خوڕا دەست بکات چه شەڕ بکاتن من بار ناکەم بتوانیتن بەرگری لە کارتی غەزە بکات و هەر دەدوڕێت و دوڕاوەش حتەزە لەبەر ئەمە ئامانجێکی هەر یەک دەبیت بەڵام بۆ خەلکی غەزە بۆ خەلکی مەدەنی بۆ خەلکی سیویل بە ڕاستیژی باشترە داوای ئەو هەموو کاراسەتای بەسەر کارتی غەزە داهات ئەو هەموو خەلکە بێگونەحە کوژران و یعنی ئەو خەلکە سیویلە توش ئەو کاراسەتە و من پێم وایە شەڕێکی ڕابگیری باشترە بە ئەوەی هەریچ نەبی بە ڕێگەی ئاشتی و دیبلۆماسی هەرچ نەبیت ئەو ناوچە سەقامگیر ببیت و یعنی خەلکیش پشوەک بدەن دەبێت باشە دکتۆر بە خوێندنەوەی تۆ ڕاوەساندنی جەنگی غەزە ئیسرائیل ئەمە کۆتاییاتنی جەنگل لە ناوچەکەش بە شێوازێکی گشتی یعنی تر ئیسرائیل لێ دەگەڕێ مەسەلەن ئەو جەنگەی کە لەگەڵ ئێراندا کۆتایی پێنێناوە
هەر بەم شێوازە دەمێنێتەوە یان لە گروپەکان دەگەڕێ یان نا تەنها لە غەزە جەنگ کۆتایی پێدێ ئەشێ لە جێگەیەکی دیکە سەر هەڵبداتەوە. نه بەڕاستی من پێم وایە زیاتر ئیسرائیل ها نەدات بۆ ئەوەی لەسەر ئاستی نەدەوڵەتی لە پرۆسیەکانی ئیران بدەتن لە بیرمان نەچی یعنی بۆ نمونە ئەو نەخشە ڕێگەی کە دۆناڵد ترامپ پێشکەشی کردە بەشێکی زۆری دەوڵەتانی عەرەبیشی پەسەندیان کردە زۆر لە بەرژاندی دەوڵەتانی عەرەبیە یەکەم ئەوەیە کە دەوڵەتانی عەرەبی دەینایانەوێت هێزێکی ئیسلامی زۆربەیان مناڵێ بێژگە لە قەتەر بەڵام زۆربەیان لەگەل تەرجومی ئیسلامی نین کەواتە لە ناوچوونی تەرجومی ئیسلامی هێزی ئیسلامی لە کارتی غەزا زۆربەی دەوڵەتانی عەرەبی پێیان خوشە ئەو هێزە نەمینیتن خاڵی دوام ئەوەیە ئێوازان دەوڵەتانی عەرەبی ڕێککەوتنی ئەبراهامان لەگەل ئیسرائیل واژوو کرد ڕخنەی زۆریان لێگیرە بە تایبەت لەلایەن گروپە ئیسلامیەکانەوە ئەوان ئێستا پێڵێن فەرمووی ئێوە شەرتان کردووەوە چەند دو ساڵە شەر دەکەن چیتان بەدەستینە کارتی غەزەتان وێران کرد و هیچ نەک دەستکەوتی نەبوو زیانێکی گەورەشیان بە ناوبانگی دەوڵەتانی عەرەبی گەواندا کەواتە ئەمە پاڵپشتێکی گەورە دەبیت بۆ ئەوەی پرۆسەی ئاشتی لە نێوان ئیسرائیل دەوڵەتانی عەرەبی بە سیاسەت بە دیالۆگ بە گفتوگو بەراوپێش بچیت احتمالە دەوڵەتانی تریش بێنانەوە ئەو ڕێککەوتنە ئیبراهیمی بەتایبەت وەکو ئاماژان پێکرد ئیثبات بە کە شەڕ و کوشتار لە نێوان فڵەستین و ئیسرائیل هیچ نەتیجەیەکی نابیت و هێزە ئیسلامیە خۆیان تاقی کردووە بۆیە ئەمە پاڵپشتێکی گەورە دەبیت بۆ دەوڵەتانی عەرەبی کە ڕێککەوتنی ئیبراهیمیان ڕاژوو کردەوە پێیان وایە کە بەلێ تەواگە ڕێگا لەگەڵ ئیسرائیلەوەیە دەتوانین شت بەدەست بینی لە مێژوژدا هەروە بووە لە ڕێگەی دانوستاندن و تەفاهم بە یعنی تو سەیری مەسر بکە کە ڕێککەوتنی کام دەبێت لە هەفتەوە نەواژوو کردووە توانێتی سەحرای سینا بگەڕێنیتەوە سەقامگیری دروست بکەوە ڕادایکی زۆر لە بەرژەندی بێەوە دەوڵەتانی تریش وەکو ئوردنیش لەبەر ئەمە فاکتەرێکی تری بەهێزە فاکتەری سێیان بەڕاستیژی دەبیتە هۆی ئەوەی لاوازبوونی پێگەی ئیران لە وڵاتانی عەرەبیدا بەتایبەت ئەو ئیران پاڵپشتی گروپە ئیسلامیە سونیەکان دەکەتن کەواتە حماسیش بمانەوەی نەمانەوێت هێزێکی پرۆکسی بە زیاتر ئیران پاڵپشتی دەکرد کەواتە لە ناوچوونی حماس لاوازبوونی بەرەی مقاومەیە لە وڵاتانی عەرەبیدا پێگەی ئیران زۆر لاواز دەبیتن و خاڵی لە هەمویان گرتر دەستی ئیسرائیل کراوە دەبیتن دوای بە دەستەبەرکردنی ئەم ئامانجە دەستی ئیسرائیل کراوە دەبیت بۆی زیاتر گوشە لەسەر حیزب الله دروست بکێت بۆی لە چەکدا ماڵی لە لوبنان و من پێم وایە ئەگەری زۆر هەیە بەتایبەت دوای گەڕانەوەی گوشارە ئابوووریەکان یا گەمەڕۆی ئابووری نێودەوڵەتی ئەنجومەنی ئاسیایی بۆ سەر ئیران ئەگەری زۆر هەیە شەڕی گەڕی دوایەمی شەر لە نێوان ئیسرائیل و ئێران دەست پێکرد من پێم وایە ئیسرائیل ئێستا خۆی بۆ ئەم شەڕەش ئامادە دەکرد بەتایبەت دوای ئەوەی کە کارتی غەزە بەتایبەتیش ئەو ئامۆژانێکی هەیەی دەستەبەر کرد یعنی بڕات وایە گەڕێکی دیکەی جەنگ لە نێوان ئێران و ئیسرائیلدا ڕوو دەداتەوە قورستر دەبێت لە جەنگی 12 ڕۆژە یان هەر گورزێکی لەو شێوازە دەبێت بڕاستی هەموو ئاماژەکان بۆ ئەوە دەچن بەلێ گەڕی دوایمی شەڕی نێوان ئیسرائیل و ئیران دەست پێ دەکەت ئاماژەکان چنە ئێستا ئیران ئەو داخوازیانەی کۆمەلگەی نێودەوڵەتی هەمووی ڕەت کردوتەوە یەکێک لە داخوازیەکان ئەوە بوو 400 کیلوگرامی پیراندنی یورانیوم ئامادە نەبوو ڕادەسی کۆمەلگای نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بکەتن دووەم ڕێکخراوی وزەی نێودەوڵەتی ڕێگیان نەدا بێتە ئیران و خاڵی سێهەمیش وەکو ئاماژان پێکرا و پشکنەوەی نێودەوڵەتی یعنی ڕێگیان نەدا بێنە ئیران و خاڵی سێهەمیش مەودای موشکەکانی کە یەکێک لە داخوازیەکانی ئیسرائیل هەم ئەمریکا بوو ئەویش ئەوە نەبوو کەواتە لەگەڵ ئەوروپاشی ڕێککەوتن نەکرا ئێستا گەماروکانی نێودەوڵەتی هەمووی گەڕاتەوە سەر ئیران ئەمە مانای ئەوەیە کە ئێستا ناکۆکیێکی گەورە لە نێوان ئیران و ئەمریکا و دەوڵەتانی ئەوروپیش هەیە لەبەر ئەمە ئەمەیەکێک لە ئاماژەکانە کە ڕووداکان بەرەو تەسعیریتر دەچن وەکو ئاماژەشم پێکرد کە دەستی ئیسرائیل لە فڵەستین یا لە کارتی غەزە کراوە ببیت ینی ئەو کێشە لە کۆڵ ببیتەوە ئێستا زیاتر و زیاتر تەرکیز لەسەر هەرشەکانی ئیران دەبیت و من پێم وایە ئیسرائیل واز لە ئیران ناوێنیتە ئەم جارە حتاکو بتوانیتم بەتەواتی هەرشەکانی ئیران نەک تەنیا بەرنامەی ئەتۆمی ئێستا بۆ ئیسرائیل بەرنامەی موشکی زۆر مەترسیداترە لە بەرنامەی ئەتۆمی لەبەر ئەوەی کە بەرنامەی موشکیەوەی کە ئێستا هەرشەیەکی جددی و ڕاستەقینیە ئێستا لەسەر ئیسرائیل بەرنامەی موشکی ئیرانە لەبەر ئەمە من پێم وایە ئیسرائیل لەموو بەدوا هەوڵێکی زۆر ئەدەت گوشاری چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی دیبلۆماسی و لە ڕووی سەربازیە گوشار لەسەر ئیران دروست دەکات و تەوافقش لە نێوان ئەمریکا و ئیسرائیل بەهێزتر دەبیت دوای ئەگەر ئەم ڕێککەوتنە بکرێتن بەڕاستیژی لێکنێکزی بوونە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل زۆر زیاتر دەبێت بۆ ئەوەی حتا دەوڵەتانی ئەوروپیش بای گوشارەکان لەسەر ئیران زیاتر و زیاتر بن و بەڵێ من پێم وایە قەنەعەتی زۆرم هەیە گەڕێکی دری شەڕی نێوان ئیسرائیل و ئیران دەست پێ دەکێت باشە دکتۆر گروپە پرۆکسیەکانی ئێران هەندێکیان لە عێراقدان ئەمانە پارێزراو دەبن
ینی عێراق دەتوانێت هەروە خۆی بە دوور بگرێ لەو جەنگەشکە لە ئایندەدا بە بڕوای تۆ ڕوو دەدات؟ ئەگەر ئێوە دڵنیام سەیتان کردی ینی لێدوانەکانی نەتەنیاهو زۆر زۆر وازح بوو لە نەتەوایی گرتەکان کە باسی ئەوەی کرد کە یەکێک لەو هێزانەی یاخودی ئەو هێزانەی بەرەی مقاومە کە حتا ئێستا توانیانە کۆنتترۆلیان بکەن بەڵام بە تەواتی هەرشەکان لەناو نەچووە گروپە میلیشەکانی شیعە لە عێراقدا گوتی توانیمانە تەڕەدەک بیان ترسینی با هێرش نەکەنە سەر ئیسرائیل بەڵام ئێستاش ئەگەر بیانەوێت هێرش بکەنە سەر ئیسرائیل لێیان دەدەین کەواتە من پێم وایە ئەگەر ئەم جارە شەر لە نیوان ئیران و ئیسرائیل دەست پێ بکەێتەوە ئیران هەست بە مەترسی بکات بە تایبەت مەترسێکی گەورەی ئێستا لەسەر ئیران هەیە گوشارەکانی ئابووری کە گەڕاتەوە ئابووری زۆر زۆر خراپە ناسەقامگیری زیاتر دەبێ مەترسی ئەوەی هەیە لەسەر ئاستینەوە خۆ پیشاندان بگێت تەنانەت ئێستا لە ناو هێزی سیاسی ئەگەر تو سەیری کەناڵەکان ئیرانیش بکە لە نیوان ڕێفرۆم خازەکان وە لە نیوان ئەوێ بێڵێن هاردلاینەر یاخود تناژەکان ئێستا ناکۆکی زۆر گەورە هەیە کەواتە ئەگەر ئیران هەز بەوە بکەتن گەڕی دوایمی شار دەبیتە مەترسی لەسەر سیستمی سیاسی یاخود هەڵدەوەشێتن بەلێ بێگومان ئیران هەموو کارتێکی بەکاردێنیتن تەنکەی هۆرمۆز بیتن میلیشە شیعەکانی عێراق بی لە بیرمانە چی جاری پێش و ڕاستە سوودانی دەیگوت من ڕێگەم نەدا کە بەشداری شەڕەکەم کە بەڵام بەڕاستیژی ئەوەی ڕێگەی گلەوەی کە میلیشە شیعەکان بەشداری شەڕ نەکەن ئیران بۆ ئیران دەیوی شەڕەکە بە هەر شێوەیەک ڕابگیریتن و کارتیشی میلیشیا شیعەکان ئیران بۆ 200 بەجێهێشت بۆ ئەگەر بێت و مەترسی لەسەر سیستمێکە دروست بێ بزانیتن دەرۆخێت یان شەڕەکە لەدەست دەدەچێت ئەوجا ئەو کارتەش بەکاردینەوە بەلێ بێگومان شەڕی دومی نیوان ئیسرائیل و ئیران من پێم وایە ئەم جارە میلیشیا شیعەکانی عێراق بە ڕۆنمای ئیران یاخود بە فەرمانده بە بڕیار ئیران بەجێی شەڕەکە دەکەن. دکتۆر داپرسیارم دەگەڕێنەوە بۆ سەر باسی حەماس ینی زۆر جار لێرە و لەوێ دەبیستین بە قبولکردنیان پێشنیازانەیان ڕەتکردنەوەشی دەڵێن حەماس لە ڕووی بیرروباوەڕەوە سەرکەوتوو بوو و ئیسرائیل دژ بە بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسی وەستایەوە یعنی ئەکرێ بەم حاڵەوە ئێمە حەماس بە سەرکەوتوو ناوبەرین؟ وڵی سەرکەوتن و شکست یعنی دەبی پێوەری خۆی هەبیتن ینی نەک بە عیلان و بە قسەکردنە کاتێکە توڵێ حەماس یاخود خەلکێکڵێ حەماس سەرکەوتووە یاخود گرنگەوەیە کە بیرروبارەکەی نازانم یعنی ئەڵێن مەسەلەن لە کارتی غەزە سەرکەوتە نازم سەرکەوتنەکە چییە تو خەلکێکی هەمووی ئاوارەی کرد کارتی غەزە بە تەواتی لە ناوچوو تو ناتوانانی یەک بێجگەلە و هەفتی ئۆکتۆبر کێرشت کردە سەر ئیسرائیل ئێستا کارەساتێکی گەورە بەسەر کارتی غەزە داتەوە ئێستاش لە بەردەم ئەوەی دایکە بە تەواتی دەبێ خوڕا دەست بکە نازانم ئەمە ئایا سەرکەوتنە یان شکستێکی گەورەیە نەک بوو حەماس بەتەنیا بە هەموو گروپە ئیسلامیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە تایبەتیش ئەوانەی پێیانەوە بوو دەتوان لە ڕێگەی شەڕ و ئەمڕازی شەڕەوە گوشار لەسەر ئیسرائیل دروست بکەن گوشار لەسەر ئەمریکا دروست بکەن لەبەر ئەمە من پێم وایە ئێستا حەماس دەبیت وەڵامیان پرسیارانە بدەتەوە بۆچی ئەم شەڕەی کرد دەستکەوتەکانی ئەم شەڕەت چ بوو ئایا توانی گوشار لەسەر ئیسرائیل دروست کرد ئایا توانی خەلکێکی بپارێزیت ئایا کارتی غەزە توانی بەرامبەر ئیسرائیل خوڕای بگریتن ئەو کاراسەتای بەسەر خەڵک هات کی بەرپرسیارە ئەو هەموو خەلکە بێتوانەکە کوژرا کی بەرپرسیارە لەبەر ئەمە کە تو دەسەڵاتت هەبێتن تو بەرپرسیاری بەرامبەر ئەو خەلکەی کە لە ژێر دەسەڵاتدانە لەبەر ئەمە دەبیت بە شێوەیەکی بەرپرسیانە سیاست بکەیت بەرپرسیانە نەبیتن بە شێوەیەک بیتن مەساڵح و بەرژەوەندی ئابووری سیاسی استراتیژی خەلکەکەت بپارێزی کە تو خەلکەکەت هەموو لەناو برد و ئەوە بی ینی نازانم ئەو عقاعیدە چه سوودێکی بوو وڵاتیە بوو نیشتیمانەکەت دەبیتن. زۆر بەڕێز دکتۆر نێوزادی تووتی پسپۆر لە سیاسەتی نێودوڵەتی سپاس دەکەم سپاس بۆ خستنە ڕووی بۆچوونەکانە سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان دکتۆر سپاس دەکەم.